بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ خۆشەویستانم لە هەرکوێیەگەن سپاس و ستایش بۆ خوای گەورە دەرەبڕین کە شیاو بێ و شایەن بێ بە گەورەیی و تەواوی بەخشەکانی خوا. درود و سڵاو و میهرەبانی خوا خوازین بۆ گیانی پاکی پێغەمبەری پێشاومان صلی الله علیه وسلم لە مەڵقەی بەرنامەی بەفەڕ پێتان گەشتمەوە باسی شکرانە بژێریەکەین بۆ خوای گەورە لەسەر تەواوی بەخشەکانی و لە هەموو کاتەکاندا ئێمە چۆن پێویستە بەندەیەکی شکرانە بژێر بین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شەوێک هەڵدەستێتەوە بۆ عیبادەت و پەرستشەکان. خاتو عایشەی دایکی ئیمانداران دەفەرمێی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تۆ خوای گەورە لە تەواوی گوناهی ڕابردووت و داهاتوت خۆش بووە، ئیدی بۆچی ئەوەندە خۆت ماندوو سەغلەت دەکەی؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئایا من بەندەیەکی سوپاسگوزار و شکرانە بژێر نەبم بۆ خوا وەکو چۆن نوح و پێغەمبەرانی دیکە شکرانە بژێر بوون بۆ خوا؟ کەواتە ئەگونجێ شکرانە بژێری ئێمە سەرەتا بریتی بێت لە عەمەلمان کە نوێژ و عیبادەتەکانمانە. ڕەحمەتی خوا لە مەحویش بێ کە دەفەرمێ دەمێ بە ویسعەتی کورسی کەرەم کە پێم ئەی ڕەب زمانی پێوە ڕوابێ بەقەد هەموو کەوکەب لە عمری نوحەوە تەوفیقی تۆ بکە ئیمداد لە بەحری شکرەوە یەک قەترە بێن مەسەلەب. بۆ ئەم مەبەستە قسەکردن لەسەر شکرانە بژێری و تەواوی کایەکانی ژیان چۆن پێویستە ئێمە شکرانە بژێرین بۆ خوا و لە ئێستاشدا کە وردە الحەمدولیلا سیما و کاریگەری نەخۆشی کۆرۆنا بە شێوەیەکی زۆر ئاسایی بەسەر کۆمەڵگەکەمانەوە خەریکە کاڵ دەبێتەوە. ئەم تەوەرەیەم پێش تایبەت کرد بە شکرانە بژێری بۆ خوا و میوانداری زۆر بەڕێز مامۆستا سەربەز جەباری بانخوازی ئیسلامی کردو. مامۆستاگیان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ جەنابتان، جەزاکەڵڵا. مامۆستا شکرانە بژێری چییە؟ چۆنی بۆ منە قۆناغەکانی شکرانە بژێری کامانن؟ ئایا ئێمە سەرەتا هەر بە دەم و بە لەفز و بە عملە چۆنی شکرانە بژێریەکی باش بۆ خوا ئەنجام بدەین؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. صلاة خوای پەروەردگار لە بەڕێستان و لەسەر جەم بینەران و بیسەرانیش بێت. دیارە شکرانە بژێری بۆ خوای پەروەردگارێکێکە لە قۆناغە بەرزەکانی دینداری. ابن القیم ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ لە مەدارج و سالیکینە ئەفەرمێ لە ڕازیبوونیش بەرزترە، یعنی ئەو کەسەی بەدڵ و بە زمان و بە کردەوەکانی شکرانی خوای پەروەردگارەکە ئەمە لە پلەیەکایە کە لەسەر و پلەی سابرین و ڕاضین و ئەوانەوەیە. بۆیە حقیقەتی شکرانە بژێری بۆ خوای پەروەردگار ئەوەیە کە ئینسان لە ناخی دڵەوە شکرانی خوای پەروەردگار بکات لەسەر تەواوی ناز و نیعمەتەکانی و بە دڵی قەناعەتی وابێ خوای پەروەردگار چاکەی لەگەڵا کردووە. ئەوە بەشێکێتی. ئەمجار بەشێکی تری بە زمانی دەری ببڕێ ناز و نیعمەتەکانی خوای پەروەردگار باسکە و بە کردەوەکانی و ئەندامەکانی کە ئەندامی کردەوەکانین لە شتێکا سەرف نەکا کە خوای پەروەردگار لەسەری قەدەغی کردووە، واتە بە ئەندامەکانی ملکەج بێ بۆ فەرمانی خوای پەروەردگار. ئەمە حقیقەتی شکرانە بژێریە. زۆر باش مامۆستا، بەر لەوەی زۆر بچینە نێو کرۆک و واتای شکرانە بژێریەوە، بۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمودەیە دەفەرمێ کەسێک کە سوپاسی خەڵک نەکا شکرانەی خەڵک نەکا ناشتوانێ شکرانە بژێری بۆ خوا بکە؟ بۆچی ئەم پەیوەندیە لە نێوان شکرانەی بۆ بەندەکان و پاشان شکرانە بژێری بۆ خوای گەورە لە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باس کراوە؟ هەمیشە ئیسلام پێمانەڵێ ئەو کەسەی چاکە لەگەڵاکە چاکەکەی ببینە و یەکێک لە ڕێکارەکانی دینداری بۆ ئینسان ئەوەیە بینینی چاکەی خوا بەسەرەوە. ئەگەر ئینسان چاکەی خوا بەسەرەوە ببینێ ئەو کاتە مسلمانێکی باش دەرەچێەوە فەرمانەکانی خوای پەروەردگاری جێبەجێەکە. دواتر ئێمە خوای پەروەردگار فەرمانی پێکردوین، ئەو کەسانی چاکەیان لەگەڵا کردوین خوای پەروەردگار لەگەڵ شکرانی خۆیان باسییانەکە. بۆ نمونە لەسەر زەویە باشترین و چاکترین کەسێک کە زۆرترین چاکە لەگەڵ مرۆڤاکە دایک و باوکێتی. خوای پەروەردگار فەرمێ ئەنیشکور لی وەلی والیدەیکە. خوای پەروەردگار فەرمێ شکرانەی من بکە و شکرانەی دایک و باوکیشت بکە. دوای ئەمە یاسایەکی گشتگیرە، ئەگەر مرۆڤێک شکرانەی مرۆڤەکان نەکاواتە ئەم مرۆڤە شکرانە لە بەرنامەیان نییە، وەکەوترێ لە فەرهەنگ و قاموسیان نییە. یعنی ئەگەر تۆ کەسی ئەم هەموو چاکەیە لەگەڵا بکە چاکەکانی نەبینی، جا چاکەی معنەوی بێ، ئەمە چاکەی معنەوی زۆر کەمە بینین، یا چاکەی مادی بێ کەسێ چاکە لەگەڵا بکە و باسی نەکەی و دوعای خێری بۆ نەکەی، ئەوە بێگومان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێت کەس چاکەیەکی لەگەڵا کرا و باسی کرد ستایشی کەسەکەی کرد ئەوە شکرانەی ئەو نیعمەتەی کردەوە بە پێچەوانەوە. ئەگەر باسی نەکرد ئەوە
ئەو کاتە سپڵەیی کردووە بەرامبەر بەو نیعمەتە واتە لە بەرامبەر شوکرانەیە سپڵەیی هەیە وەخوای پەروەردگاریش مرۆڤەکانی پۆلێن کردووە لە سورەی مرۆڤ لە سورەی الئینسانە ئینا هەدەیناه السەبیلە ئیما شاکرا وئیما کەفوورا مرۆڤ لەم دوو ڕێچکەیە بەدەرنیە ئەوە تا ڕێچکەی شکرانە بژێری و ملکەچی بۆ خوا ئەگرێتە بەر شکرانەی خوای پەروەردگارە کا سوپاسگوزارێکی ڕاستەقینەیە بۆ خۆ یا ئەوە تا سپڵەیە و کافرە بەرامبەر ناز و نیعمەتەکانی خوای پەروەردگار بۆیە ئەوە ڕەبتێکی تەواو هەیە لە بینەوەی کە مرۆڤ سوپاسی مرۆڤەکانەکە ناتوانێت وەکو پێویستیش سوپاسی خوای پەروەردگار بکات. زۆر باش مامۆستا پایەکانی شکرانە بژێری چین؟ بەڵێ دیارە شکرانە بژێری کە عیبادەتێکی گەورەیە کۆڵەکە و پایەی هەیە. یەکەم کۆڵەکەی ئەوەیە کە ئینسان ئیعتراف بەو نیعمەتەی خوا بکا بەسەرەوە یعنی دانی پێیا بنێ بڵێ من خوا چاکەی لەگەڵا کردووم طبعا ئەما بێ لە دڵیشەوە سەرچاوە بگرێت چونکە ئەساسی ئیمان و تاعەتەکان لە دڵایە ئەبێ ئینسان ئیعتراف بکا بڵێ الحەمدولله من خوا چاکەی زۆر لەگەڵا کردووم و مرۆڤیش هەیە زۆر جار شەیتان فێڵی وای لێکە ئەم ئیعتراف و دان بیاهێنانەی بە چاکەی خوا بیرەباتەوە لەبەرەوە تووشی بەڵایەک بووە یان جاری وایە ئەڕوانێ بۆ سەروی خۆی کە ئەمە کێشەکان لێرەوەیە ئەڕوانێ بۆ سەروی خۆی لە مەسەلەی دنیاداریە ئەو کاتە ناز و نیعمەتی خوای پەروەردگاری بەلاوە کەمە بێ و ئیعتراف ناکا بە ناز و نیعمەتەکان کە ئیعترافشی نەکرد یەکەم کۆڵەکەی شکرانە بژێری و ئینسان بڵێ الحەمدولله من خوای پەروەردگار چاکەی زۆری لەگەڵا کردووم شتێکی زۆرم هەیە کە مرۆڤەکان نیانە شتێکی زۆر خوای پەروەردگار پێی داوم کە مای بەختەوەریمە. کۆڵەکەی دووەمیان بریتە لە ستایشکردنی ئەو کەسەی نیعمەتەکەی پێداوی کە دیارە منعیمی سەرەکی منعیمی ڕەها یعنی خاوەن نیعمەتی ڕەها خوایە جەلە جەلالوه پاشانیش ئەگەر کەسێکی تر نیعمەت و چاکێکی لەگەڵا کردووی باسیەکەی و ستایشیەکەی و سوپاسیەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمی هەر کەس چاکێکی لەگەڵا کردی ئەگەر پێت وت جەزاک الله خەیرەن ئەوە فەقەد ئەبلەغتە فی الثەنا خوای گەورە پاداشتی خێرەداتەوە یان جەزاک الله خەیرەن ئەمە باشترین سوپاس و ستایشکردنە. ئەگەر چی لە ڕووی شەرعیەوە ناشەرعی نییە کەسێک چاکەیەکە لەگەڵ بڵێ زۆر زۆر سوپاس و وتراویش ئێستا مجتەمەعی ئەوروپی و ئەمریکی و ئەوانە مناڵەکانیان وار ڕائێنن فێری ئەم وشانەیانەکەن هەر کە زمان نەگرن یەکسەر فێریوانەکەن بڵێن زۆر زۆر سوپاس زۆر مەمنونتم پێی ئەزانم ئەم کۆمەڵێک دەستەواژە کە گرنگە کە ئەوانە هەموو لە فەرمودەی صحیحی پێغەمبەر عەلەیهی الصەڵاتو وەسەلام وارد بووە. کۆڵەکەی سێمیشی بریتە لەوەی ئەو نیعمەتەی کە هاتە لە خراپەیە سەرفی نەکەی ئەمەیان زۆر گرنگە. ئێتر نیعمەتەکە چێ عیلم بێ چێ مەنسەب و پلەپایەک بێ چێ پارە و سامان و سەروەت بێ خوا ئەم نیعمەتەی پێداوی بزانە لە چیا سەرفەکەی هەیە خوا نیعمەتی دەنگخۆشی پێداوە باشە ئایا ئەم دەنگخۆشیە لە گۆرانی وتن و قسەی خراپە سەرفەکە یادێ لە زیکری خوا و پەروەردگار لە قورئانوانیە خۆ لە مێژووا هەیە خەڵکی خوا دەنگێکی پێیاوە و 50 ساڵ پێش ئێستا کاسێتی تۆمار کردووە ئێستا خەڵک گوێ لە قورئانەکە یەگرێ وازانێ ئێستا بۆی خوێندووە ئەوە لە نیعمەتی خوا هەیشە دەنگەکەی لە گۆرانی خراپ و لە وشەی خراپە و هەردووشیان هەر مردوون بۆیە ئەمە کۆڵەکەیەکی زۆر گرنگە خوا ماڵی پێداوی ئەگەر لە حرامە سەرفت نەکرد سوپاسی خوات کردووە ئەگەر لە حرامە سەرفت کرد هەزار جا بڵێ الحەمدولله سوپاسی خوای پەروەردگارت نەکردووە. زۆر ڕاست بەڵێ زۆر باش مامۆستا فەزڵ و گەورەی و پێگەی شکرانە بژێری چییە؟ قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یا ژیانی عەمەلی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن باسییان لە گەورەیی و فەزڵ و پێگە و مەکانەتی شکرانە بژێری کردووە؟ شکرانە بژێری کە خاوەنەکەی بێتە شاکر یان شەکوور ئەمە صفەتی خوایە پێش هەموو شتێ. خوای پەروەردگار إن الله كان شاكرا عليما فإن الله شاكر عليم إنه هو الشكور الحكيم. خوای پەروەردگار صفەتی شکرانەیە یعنی چی؟ یعنی پێش هەموو شتێ طبعا خوای پەروەردگار صفەتەکانی دوو جۆرن جۆرێکیان پێی خۆشە ئێمەش هەمان بێ وەکو شکرانە و سەبر و عیلم و حلم و ئەوانە جۆرێکیانەوە تایبەتی کردووە بەخۆی. یەک لەو صفەتانەی خوا کە فەرمانی کردو ئێمەش لەوانە بین شکرانەی خوا خۆیەتی جەلە جەلالوه سوپاسگوزاریە. خوا خاوەن صفەتی شکرە شکری خوا ئەوەیە کردەوەیکی کەمی بۆکەی پاداشێکی زۆر تەداتەوە. یعنی ئەوە معنای ئەوەی کاڵین خوا شاکرە یعنی خوا سوپاسی ئێماکە یعنی چۆن سوپاسمانەکە کردەوەیکی کەمی بۆکەی ئایا ئەو بەهەشتە پڕناز و نیعمەتە بای ئەوەیە کە ئەم کردەوە کەمی ئێمەکە ئێستا هەمانە لەو ڕۆژگاریان نەخێر هەر هەموو کردەوەکانمان بەشی ئەم جەستەی خۆمان ناگات وانە ڕەنگ بێ هەندێک جا بەشی چاوێک نەکە ئەم کردەوە چاکانەی ئێمەیەکن ئایا بای چاوێکمانە ئایا بای سیحەت و تەندروستیمان ئای بای ئەوەیە کە خەڵکێک گیری خواردۆ بەدەست ڤایرۆسێکەوە ئێمە الحەمدولله خوا پاراستوینی ئەم کردەوانەی مەبای ئەوەیە نەخێر
ئەیشکرێ هەندێ جار خوای پەروەردگار یەک ئەلحەمدولیلایەکی ڕاست و دروستی پیرەمێردێکیا پیرێژنیە کە بە دڵ ئەڵێ ئەلحەمدولیلا خوایە سوپاس بۆ تۆ ئەکرێ خوا بەڵایەک لەسەر موجتەمەعێک هەڵگرێ بەو زکرێ ئەو ئەکرێ ئێمە خەڵکی بەتەمەنمان هەیە ڕۆژانە 1000 جار ئەڵێ ئەلحەمدولیلا ئەم 1000 جار سوپاسی ئەو ئەکرێ خوای پەروەردگار بەوەی ئەو سوپاسی ئەوەوە کۆمەڵێک بەڵای زۆری لەسەر ئێمە ئایا وڵاتی ئێمە پێشکەوتوترە لە ڕووی پزیشکی و طبی و دروستکردنی خەستەخانە و ئەوانەوە لەگەڵ وڵاتانی حتمما وڵاتانی تر لە زۆر ئێمە وەکوایە لەمە لە پۆلی 1 بینەوان لە پۆلی 12 بنوانیە بەس بۆ خوا ئێمە پارێزێ و هەندێک شتێ ئەوان ناپارێزێ ئەوە سوپاسگوزاری هەندێ بەندەی خوایە کە بەڕاستی بە دڵ ئەڵێن خوایە سوپاس بۆ تو خوای پەروەردگار ئەو سوپاسەکەمەی بەندەکانی چاولێ و ئەی پارێزێ و ئەم جاریش بەهۆی ئەوە خوای پەروەردگار ئەکرێ بەڵایەکی زۆر لەسەر موجتەمەعێک هەڵگرێ و بەدەر لە پاداشتی قیامەتیش. دواتر شکرانە بژێری و سوپاسگوزاری صفەتی هەموو پێغەمبەرانە ذرية من حملنا مع نوح إنه كان عبدا شكورا شاكرا لأنعمه درباري پیغمبر إبراهيم درباري پیغمبر موسى عليه السلام وكن من الشاكرين وپیغمبر إما عليه الصلاة والسلام للوتكي شكرانە بژێریایە بۆ خوای پەروەردگار پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەگەر بە هەر مرۆڤێک لەو ڕۆژگارەیە بڵێن خوا لە تاوانەکانت خۆش بووە هەرچیەکەکەی زەرەری نییە بۆت واز لە هەموو شتێکێنێ بەڵام پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام کە ئەوەی پێوتراوە اینجا زۆرترین سوپاسی خوای پەروەردگاری کردو و جەنابەت فەرموودەکەت خوێندەوە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام شەوان ئەوەندە وەستاوە بە پێوە دوعای کردووە و پاڕاوەتەوە و زکری کردووە و نوێژی کردووە عایشە پێی سیر بووە یعنی مرۆڤێک خوا لێی خۆش بوو ئەمەی بۆ چییە فەرمێت ئەمە شکرانەی خوایە ئەمە شکرانەی خوایە لەسەر مەقامی نبووەت کە گەورەترین پلەیە خوای پەروەردگار داوێتی بە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام. ئەمجار شکرانە بژێری بۆ ئێمە پیاوەتی نییە چاکەیەک نییە ئێمە منەتێ بکەین الحەمدولله ئێمە شکرانە بژێری فەرمانی خوایە خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ وەشکوروا لی ولا تکفرون وانە خوای پەروەردگار فەرمێ ئێوە شکرانەی من بکەن سوپاسی من بکەن سپڵە مەبن بەرامبەر ناز و نیعمەتە کەوا بوو فەرزە لەسەر ئینسانی عاقڵ و باڵغ شکرانەی ناز و نیعمەتی خوای پەروەردگار بکات ئەگەر شکرانەی نەکرد واتە فەرزێکی واز لێ هێناوە ئەگەر شکرانەی کرد فەرزێکی خوای پەروەردگاری جێبەجێ کردووە ئەم جار دواتر چی دەسەکەوێ ئەوە دواتر باسێکین و ئیمانداری ڕاستەقینە ئەوانن کە هەمیشە شکرانەی خوای پەروەردگاریان هەیە و سوپاسگوزاری و شکرانەی خوای پەروەردگار ئەبێتە هۆی ڕازیبوونی خوا ئین تەشکروا يرضه لكم خوای گەورە لە قورئانە فەرمێ و ئین تەشکروا يرضه لكم خوای گەورە فەرمێ ئەگەر ئێوە شکرانەی خوای پەروەردگار بکەن و سوپاسی خوای پەروەردگار بکەن بەو شێوازی وتمان یعنی بە دڵ و بە زمان و بە ئەندامەکانتان ئەوە خوای پەروەردگار لێتان ڕازیە بێ. ئەم جار حەسەنی بەسریە فەرمێ ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ سەحابە و پێشینان شکرانەیان ناوناوە الحافظ یعنی پارێزەری نیعمەت لە ڕوانگەی ئەو ئاەتی خوای پەروەردگارە فەرمێ لە ئین شەکەرتم لەئەزیدەنەکم خوای پەروەردگارە فەرمێ ئەگەر ئێوە سوپاسی خوای پەروەردگار بکەن سوێن بێ ئەو لامە لامی سوێنە سوێن بێ ئەگەر ئێوە سوپاسی خوای پەروەردگار بکەن خوای پەروەردگار ناز و نیعمەتەکانتان بۆ زیادەکە. عمەری کوڕی عەبدولعەزیز فەرموویەتی قەید النعمە بالشکر فەرمێ ناز و نیعمەتەکان ببەسن یعنی بۆی بمێنێتەوە لەلاتان چۆن کەسێک نێچیرێک ڕاوەکە باش قایمێکەوە ئەیبەستێتەوە فەرمێ ئاوا ناز و نیعمەتەکانی خوا ببەسنەوە بە سوپاسکردنی خوای پەروەردگار. زۆر باش مامۆستا ویستم زۆر جار دەگوترێ ئەو ئاەتە لە ئین شەکەرتم لەئەزیدەنەکم بۆ نمونە ئایا ئەگە مرۆڤێ لەسەر بەڵاو ناڕەحەتیەکان لەسەر لە دەستدانی خۆشەویستانی لەسەر لە دەستدانی ماڵەکەی شکرانە بژێری خوا بکە ئایا بۆ منە ئەم زیادکردنە چۆنیە چۆن لەم ئاەتە پیرۆزە تێبگەین. شکرانە لە کاتی بەڵایە دەرەجەیەکە کەم کەس پێیەگە چونکە طبیعەتی ژیان وایە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێتی ژیان دوو بەشە بەشێکیان خۆشیە شکرانەی خوا بکەن خواتان بیر نەچێت تاوان مەکەن بەشێکیان ناخۆشیە سەبرتان بێ بەڵام لەسەر و ئەمەوە هەندێ بەندەی دانسخە و هەڵبژێرایی خوا هەن لە کاتی بەڵاکانە سوپاسی خواکەن یعنی مە خەڵکمان هەبوو زۆر بووە بەڵام ئێستا کە من ئافرەتی باش هەبووە لە موجتەمەعیمە کە مناڵی مردووە سوژدەی شکری بۆ خوای پەروەردگار خوای پەروەردگار بەسەری کردومەتەوە لە بری ئەوەی کە بچێشێ بە خۆیان و ناشەرعی بکا و هاوار بکە خۆ تازە قەدەرەکە هەر ڕووی داوە وەکو ئیمامی عەلیە فەرمێ بۆیە ئەمە پلەیەکی زۆر گەورەیە ئینسان بتوانێت لە کاتی سەبڕاش شکرانەی خوا بکە ماڵەکەی لە دەستداوە بازرگانەکەی زەرەری کردووە ماوەیە کە کاسبی نەکردووە نییە موچەکەی کەمی کردووە کرێکەی لەسەر زۆر کراوە ئیلا ئاخری ئەو بەڵایانی کە دێتە سەر مرۆڤە سوپاسی خواکە بەڵام بەدڵ
یعنی بەدڵ ڕازیە بە وەزع خوا بۆی ناردووە ئەم کەسە خوای پەروەردگار دواتر چەند قات بۆی پڕەکاتەوە. زۆر باش مامۆستا، جیاوازی نێوان حەمد و شکر چییە؟ ئێمە چۆن لەم دوو چەمکە قورآنیە تێبگەین کە بۆ منە زۆر جار ئەشکر لیلامان هەیە و ئەلحەمدولیلامان هەیە و هەردوو وشەکەش لە قورآنی پیرۆزە هەن، چۆن لەم دوو چەمکە تێبگەین؟ بەڵێ، زۆربەی زانەکان پێیان وایە شکرانە زیاتر کردەییە. شکرانەی خوا، چونکە خوای گەورە لە قورآنە فەرمێ ئیعملوا آل داوود شکرا، یعنی شکر زیاتر بە عەمەل ئەکرێ، بەڵام حەمد زیاتر بە زار ئەکرێ، بە دڵ و بە زار ئەکرێ. گەورەترە شکرەکە گەورەترە؟ شکرانە گەورەترە، شکرانەکە ئاعامتر و گشتگیرترە، چونکە شکرانە بە هەر شتێکیان ئەکرێ، بە دڵ و بە زمان و بە کردەوەیش. بەس حەمدمان ئێستا سوژدەی شکرمانێ، بەس سوژدەی حەمدمان نیە، وانە کەوا بوو شکر بە دڵ ئەکرێ، بە زمانی شەکر ئەڵێ خوایە سوپاس بۆ تۆ، و بە کردەوەی شەکرێ. بەس حەمد بەس بە دوانیان ئەکرێ، بەس بە دڵ ئەکرێ، لە دڵەوەی ئەلحەمدولیا، بە زاریشت تۆ ئەلحەمدولیا، بەس ئەتوانی بە کردەوە بڵ حەمدی خوا بکەی لەوێنە. هەندێکش پێیان وایە مرادفن، یعنی هاومانان، هیچ فەرقیان نیە لە جێ یەکترن. زۆر باش مامۆستا، چۆن شکرانە بژێری بەدەست بهێنین؟ ئەو ڕێگایانەکانمانن کە من ئەگەیەنە پلەی شکرانە بژێری وە چۆن لە خۆشمە هەستی پێ بکەم کە من بەڕاستی بەڵێ بوومەتە بەندەیەکی سوپاسگوزار و شکرانە بژێر بۆ خوا لە بەرامبەر خۆشی و ناخۆشیەکانی ڕۆژگارە. بەڵێ، ئینسان چۆن بگاتە ئەو پلە گەورەیە بە چەند شتێک، یەکەمیان بە نزیک بوونەوە لە خوا، چونکە خوا سەرچاوەی شکرانە بژێری و سوپاسگوزاری ڕاست و دروست لای خوا خۆیەتی، خوا خۆی شاکر و شەکوورە، کەوا بوو ئینسان تا لە خواوە نزیکتر بێ شکرانەی زیاتر بێ. بۆیە پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ لە هەموو کەس شکرانەیان زیاتر بووە، و تەنانەت پێغەمبەران شکرانەکەیان وا بووە ئەوەی کە لە قورئانە باس کراوە کە تووشی بەڵایش بوون ڕوویان نەهاتۆ بڵێن خوایە بەڵاکە هەڵگرە لەسەرمان. وانە پێغەمبەر ئەیوب دوای 18 ساڵ نەخۆشی وەکو باسەکرێ نەیوتۆ خوایە بەڵاکەم لەسەر هەڵگرێتی، خوایە تووشی ئەوە بووم تۆ ئەم بینی، ئاوای فەرمووە. بۆیە ئینسان تا لە خواوە نزیکتر بێ ئەبێ شکرانەیشی زیاتر بێ. کەسێک کە بەم ڕۆژگارەیە شکرانەیەکی خوا ناکا و لە بری شکرانە ناڕازیە لەو وەزعی هەیەتی، ئەمە ڕاست نییە بڵێ من لە خواوە نزیکم، و ڕاستیش نییە بڵێ من موسڵمانی باشم. لەگەڵ ئەمەیە ئینسانە بێ زۆر دوعا بکە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام یەک لە دوعاکانی اللهم مجعلنی لەکە شاکرا، یعنی خوای پەروەردگار من وا لێ بکە سوپاسی تۆ بکەم. کەوا بوو زۆر گرنگە ئینسان دوعا بکە اللهم اجعلنا لەکە شاکرین لەکە ذاکرین. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام ئەو دوعای کردووە. سێیەم ڕێکار کە وامان لێکا سوپاسی خوای پەروەردگار زۆر بکەین، شکرانە بژێری بکەین، مەسەلەی ڕازیبوونە بەو بەشەی خوا پێداوی، کە ئەمە زۆر گرنگە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام فەرمووی كن قنعا تكن أشكر الناس، فەرمووی قەناعەتت بەو بەشەی خوا هەبێ کە خوا پێداوی تۆ لە هەموو کەس سوپاسگوزارتری. یعنی قەناعەتەکە لە کوێ وەکوتمان لە دڵەوەیە. یعنی ئەمە زۆر گرنگە. من سیارەیەکم پێ بۆ نمونە، سیارەکەم بای دەفتەرێکم، کەسێکی تر سیارێکی پێ بای 3-4 دەفتەرە، لە دڵمەوە ڕازی نیم بەو بەشەی خواڵم ئەوەی ئەو باشترە، و هەندێک جار ڕەنگە حەسوودیشی بۆ دروست بێ ئینسان ئەگەر وریای خۆی نەبێ. ئەمە شکرانەی خوای پەروەردگارم نەکردووە. بۆیە فەرمودەیەکمان هەیە لە سونەنی ترمذیە، ئەگەر چی سەنەدەکەی قسەی تایە، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام فەرمێ دوو صیفەت هەیە ئینسان لە کاروبارەکانی ژیانیا وا لێ ئەکا سابر و شاکریش بێ. ئەفەرمێ هەر کەس لە دینداریە سەیری سەرو خۆی کرد، لە دینداریە سەیری سەروی خۆت کە، یعنی چی؟ بۆ نمونە من نوێژەکەی بەیانی نیو سەعات دوای بانگ کردەوە، بەڵام خەڵکێکی نیو سەعات پێش بانگ بەخەبەر بۆ، دەی با سەیری ئەو کەم. باشە، پیاوێکی پیر هەبوو لەم شارەیە و خێزانێکم هەبوو، کار جارێکیش باسێکی دەستێک کرد لەگرانەوە، و خێزانێکم هەبوو هەر شەوێ من لە تەمەن ماڵێ کە عادەتەن خەڵکی باسی کۆنەکە، باسی لادێ، خەڵکی لادێ زۆریش ناڕەحەت بوون، ئەڵێ هەر شەوێ من خەبەرم بوو بێتەوە ئەو ژنەم لەسەر بەرماڵ بووە. ئەمە شکرانە بژێری خوای پەروەردگارە. باشە کە بەو ناڕەحەتی و توانێتی شەو نوێژەکانیشی نەفەوتی. مامۆستایەک ئەوی لەم ڕۆژانەیە ئافرەتێک هاتۆ پرسیاری لێ کردوم، پرسیاری وەصفی پێغەمبەری کردو عەلەیهی سەڵات و سەلام. وتی دوای تێگەیشتم ئەمە شتێک، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام سیفەتی چۆن بوو؟ ئەو لە خەوما بینی و چی چاکەیەکت هەیە تۆ؟ وتی من ڕۆژانە 4000 سەڵاوات ئەڵێم بەسەر پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام. ئەگەر ڕۆژێکیش بەوەی سەفەرێک ماندوو بنێکەوەنێکەم ڕۆژەکەی تر تەعویزێکەمەوە. ئەم قەناعەت بوون بە بەشی خوایە لە چۆ دروستە بێت؟ لەوەی لە دینداریە سەیری سەرو خۆت کە. یعنی ناکرێ من لە دینداریە بڵێم وەڵا الحەمدوللا من نوێژەکان بە جەماعەتم خۆ دراوسێکەم نایە بۆ جەماعەت، باسی دراوسێکت کە نایە بۆ جەماعەت هەر باسی مەکە، باسی کەسێک بکە کە سەعاتێک پێش بانگی بەیانی لە مزگەوتەکەیە،
اینجا تۆ بیتە شاکر و سابریش ئەتوانی دیندارێکی باش بکەی. کەسی هەڵێ مامۆستا الحەمدوللا من هەموو ساڵێ زەکاتە دەم، زەکاتدان بەڵێ فەرزێکی خوایەوە وانێ، بەڵام هیچ شاکەیەکی تیانێ، بەس بۆ سەیری ئەوە ناکەی هەموو مانگێ جگە لە زەکاتەکەی هەموو مانگێ پرۆژەی خەیری بەڕێوە بە. باشە بۆ ئەم پرۆژەیە وەرەقەیەک و بۆ ئەوی تر دوو وەرەقە و بۆ ئەوی تر ئەوەنە، سەیری ئەوەکە لە ئینفاقەکەی. و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام لە حەدیثەکەیە فەرمووی هەر کەسێکیش لە دنیاداریە سەیری خوار و خۆی کرد. ئیتر ئەمە یاسایە. باشە ئێستا تۆ کرێچیت، بەڵام کرێکەت پێی ئەدرێ، بێی سەیری کەسێکی خاوەن خانووی خۆیەتی شکرانەی خۆی پەروەردگارە بۆ ناکرێ، هەر بیر دەچێتەوە، هەر چاو لێوتر، بە سەیری کەسێکە کرێکەی پێ نادرێ، کە ئەگەر ئەو مانگە کە بازارەکەی تەعتیل بوو و بازار ڕینە بۆ ئەوانە کری پێ نییە، کرێ بداوێ بێ بچێت لە خاوەن خانووەکە بپارێتەوە. کە سەیری ئەمەت کرد ئەڵێ خوایە سوپاس بۆ تۆ، هەر بەدڵ سوپاسی خۆی پەروەردگارەکەی. و سەیری ئەوە بکە تۆ دووسێ مناڵەت هەیە هەمویان ساغن، هیچیان عیلاجیان نییە، بەڵام کەسێک مناڵێکی هەیە مانگانە پێویستی بەوەیە کە بای چەند $100 بۆ بکڕێ، عیلاج و دەوای بۆ بکڕێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام فەرمی هەر کەس ئەمەی کرد ئەبێتە شاکر و سابر، و هەر کەس نەیکرد نە شاکرە نە سابر. باتە بۆ کاروباری دنیا سەیری خوار خۆمان و بۆ مەسەلەی قیامەت سەیری سەروی خۆمان. ئەمە زۆر گرنگە و ئەمە شتێکی عەمەلیە، یعنی بێ عەمەلی وابزانم فەرموودەکە ئەویش لە ئیمامی ئەحمەد باسیەکە ئەویش. بەڵێ ڕەحمەتی خوای لێ بەڵێ بێ گومان. بەڵێ زۆر باش مامۆستاگیان. ئەگەر چۆنێتی بەدەزێنانی هیتر هەبێ. بەڵێ شتی تریشمان هەن، هەر بۆ قەناعەتەکە پیاوێک هات بۆ لای زانایەک سکاڵای نەبوونی خۆی لێ کرد، تی من زۆر نەبوونم و ئەوانە حاڵەتی وامان زۆر زۆرە، خەڵک شکرانیش ناکرێتەوە. پیاوەکە وتی پێت خۆشە چاوێکت نەبێ و بەڵام 10,000 درهم لە ماڵتا بێ و تینە، هەردوو چاوی ساغ بووە کەسێک. وتی باشە پێت خۆشە گوێیەکت لە دەست بێ و 10,000 دیناریش لە ماڵتا بێ، طبعاً 10,000 دیناری و کاتە زۆر بۆ، یعنی 10,000 مسقاڵی ئاڵتون، تی نەخێر. وتی پێت خۆشە شێدبی و 10,000 درهمت هەبێ و تی نەخێر. باشە وتی پێت خۆشە دەستێکت قاچێکت ئەندامێکت 20,000 و تینە. ئەو کاتە ئێتر پیاوە فەقیرەکە ڕێک بۆ خۆی حاڵی بوو. باوەڕتان بێسە لەم شارەی ئێمەیە دەوڵەمەند هەیە، بەس یعنی کرێی مڵکانەکەی چەند دەفتەرێکە باسیەکەن، بەس ناتوانێت گۆشت بخوا، ناتوانێت بە دڵی خۆی قاپێ برنج بخوا. فەقیرێکیشمان هەیە بە ئارەزوی خۆی خواردنە خوا، ئەگەر ئەو خواردنی کە لە بەردەستایەتی زۆر چێژیشی لێ وەرەگرێ. ئایا ئەم دوانە کامیان باشترن؟ بۆیە یعنی فەقیر و هەژارەکان زۆر جار نەزرە و تێڕوانینی زۆر هەڵەیان هەیە، یعنی جاری وایە سەیری ئەوەکە کەسێک لە کۆشیەکە ئەتر وازانێ ئەم کۆشکە هەموو دنیاهی هەوە، بەڵام ئەگەر بچیلی بکۆڵیتەوە لێی بپرسی هی نەبێ. لەم ڕۆژانەیە کچێکی ئەو ملیاردێری پرتوگالەکە ڕسمی باوکی بڵاو کردو، تۆڵێ باوکم بە کۆرۆنا مرد و یەک عیلاج فریای نەکە و لە کاتێکا پارەی عیلاجی هەموو وڵاتمان هەیە لە ماڵەوە، بەس چی بکەم کە من نەتوانە دەنچە حەب بخواوەوان. بۆیە مەرج نییە بەڕێزەکان، مەرج نییە ئەوەی کە زۆری هەبێ دڵی خۆش بێ، مەرج نییە ئەوەی کە زۆری هەبێ شکرانەی خوای پەروەردگار بکە، بەڵام هەیشە زۆری هەیە و زۆر مەردیشە و زۆر شاکریشە و لە فەقیریش زۆر باشترە. لەبەرەوە ئینسان قەناعەت بێ بەوەی کە ئێستا خوا پێدایەتی، ئەوەی کە هاتە چەندێکە زۆرە کەمە مادام خوا ئەوەی بە تۆ داوە پیر ڕازی بەخوای پەروەردگار بۆ زیادەکە ئەوە تۆ شاکری، بەخوا پیر ڕازی نەبی وەکو ملیاردێرەکەیش بی تۆ نابیتە سپاس گوزاری. کۆمەڵی ڕایەڵەی مرۆڤ دۆستانەمە هەن کە لە فەرمودەشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی گرنگی زەردەخەنە و قسەیەکی خێر و دەزێنان بە سەرهەتی و پڕکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و بەخشین و سەدەقە و شتانەکە ئەمانە دەچنە چوارچێوەی شکرانە بژێریەوە. بێگومان هەموو چاکەیەک کە مرۆڤ ئەیکا هەمووی ئەچێتە خانەی شکرانەی خوای پەروەردگارەوە. فەرمودەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام فەرمێ مرۆڤ کە بەیانیە کاتەوە 360 جومگەیە، باشە هەر جومگەیە پێویستی بە حەمدێکە، پێویستی بەوەی ستایشێکی خوای فەرمی دوور کات نوێژی چێشتەنگا، کەوا بوو یەکێ لە ڕێگاکانی سوپاسگوزاری خواکردنی دوور کات نوێژی چێشتەنگا کە زۆر کەس ئیهمالی تیاک. نوێژی چێشتەنگا لەو کاتەوەی خۆر دەرەچێت تا نوێژی نیوەڕۆ یەک فەرزمان نییە، باشە جاری وای 7-8 سەعاتە مرۆڤێک ئامادە نەبێت دوور کات نوێژی سونەت بۆ بەڵێ ناوی سونەتە، هەتا قیامەتیش ئینسان نەیکە قەرزار نابێت لەسەری، بەس معقول نییە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام پێی فەرمووی ئەم 360 جومگەی کە خوا بە تۆی داوە بەس دوور کات نوێژی چێشتەنگا و بکە شکرانەی خوای پەروەردگارت کردنەوە. ئێتر ئەمە ئەگەر خێرەکە زیاتر کەسێک ئاگای لە دراوسیەکانێتی، کەسێک لە وەزعەیە 7,000 سەبەتە خواردن، ئەوە نیە حاڵەتی وامەڵێ ئەوە 1,000 سەبەتە خواردن بۆ خوایشی کردووە، جاریەوە بۆ ناویشی هەر پێوە نەبوو. ئەمە دەوڵەمەندمانەیە لەم شارەیە چەندەها هەزار سەبەتەی کردووە تا خێر بەبێ ئەوەی ناوی خۆی پێوە بێ، هەیشە 2 سەبەتەی کردووە ئاوا 50 ڕسمی گرتووە نییە، ئەوە تری خۆی و نیەتەکەی ئەکرێن نیەتی ئەوە نیەتشی باش بێ، بەڵام
نیەتەکان زۆر دەوریان هەیە بۆیە زۆر گرنگە ئینسان ئەوەی کە پێی بوترێت چاکەکردن لەگەڵ خەڵقی خوایە باشترین ڕێگەیە بۆ سوپاسکردنی خوای پەروەردگار ئەوە گومانمان لەوەیان نییە. زۆر باش مامۆستا کەڵک و سوود و دەستکەوتەکانی شکرانە بژێری مرۆڤ ئەگەر شکرانە بژێری خوای کرد بە دڵ بە دەم بە ئەندامەکانی جەستەی و لەگەڵ خەڵکات شکرانە بژێرانە یان بەونە کاری جوانی کرد چ دەستکەوت و چ کەڵکێکی چنگ دەکەوێت لە ژیانە. بەڵێ بەرهەمەکانی شکرانەی خوای پەروەردگار زۆرە. یەکەمیان ئەوەیە کە ئینسان فەرمانی خوا جێبەجێەکە و ئەسڵی شوایە ئینسان بۆیە هاتوتە سەرزەوی بووی فەرمانی خوای پەروەردگار جێبەجێکە. خوای پەروەردگار فەرمێتی وەشکورولی ئەوەی شکرانەی خواکە فەرمانی خوای جێبەجێکرۆ کە بوو ئەجری هەیە ئەوەی شکرانەی خوای پەروەردگار ناکە بە حەقیقی ئەو کەسە فەرمانی خوای پەروەردگاری شکاندووە و فەرمان شکاندنی خوای پەروەردگاریش سزای لەسرە لە دنیا و لە قیامەتیشە. و شکرانەی خوای پەروەردگار ئەبێتە هۆی پاراستنی نیعمەتەکە و ئەبێتە هۆی هەڵگرتنی سزای خوایش لەسەر بەندەکانی. خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ ما يفعل الله بعذابكم إن شكرتم وآمنتم. لەوێ شکرانە پێش ئیمان کەوتۆ. خوای پەروەردگارە فەرمێ خوا سزاتان نادا ئەگەر دووشت بکەن. ئەوە بۆ دنیا و بۆ قیامەتە. ئەگەر شکرانەی خوا بکەن و ئەگەر ئیمانیشتان هەبێ. لێرە لەبەر گرنگی شکرانە خوای پەروەردگار پێش ئیمانی خۆ ئەمە ئاماژەیە بۆ ئەوی مەرج نییە هەمووی ئیماندارێ شکرانەی خوای پەروەردگار بکە. ئەگەر چی ئیمانداری ڕاستەقینە بێ بیکە. بڵێن مەرج نییە هەموو موسڵمانێ شاکر بێ. هەیە موسڵمانیش و شکرانەی خوای پەروەردگار زۆر کەمەکە. بۆیە شکرانەی خوا باشترین بەرووبوومی ئەوەیە سزای خوات لەسەر هەڵەگیرێ. جا سزاکە چ دنیایی بێ ئەکرێ ڤایرۆسێک بێ وەکو کە خوای پەروەردگار ناردێتی وەکوتم ئەکرێ خوای پەروەردگار لەسەر ئەو مجتەمەعی ئێمە پەتاکێڵ گرتی بێ بەهۆی خێری یەک دەوڵەمەندێکەوە کە خێری کردۆ لەبەر خوا کەس پێی نەزانێ ئەکرێ لەبەر سوبحان الله والحمد لله و سوبحان الله وبحمده بەیانیانێکی پیرێژنێک بێ کە بە دڵ و توێتی سوبحان الله وبحمده ورە مناڵێک مەرجنیە پیرێژن باشە کە بە دڵ و توێتی خوای گەورە فەرمێ من سزاتان نادەم ئەگەر شکرانەی من بکەن و ئەگەر ئیمانتان هەبێ. ئەم ئاەتە ئاماژەی زۆر تایە. ئەکرێ ئاماژە بێ بۆ ئەوەی کە خەڵکێک ئەکرێ سوپاسی خوا بکە بەڵام ئیمانی لاواز بێ. خوای پەروەردگار سزای دنیایی لەسەر هەڵەگرێ دنیاکەی بۆ زیاترەکە. حاڵەتی وامان هەیە خەڵک هەیە لەم شارەی ئێمەیان نوێژ ناکە باشە طبعاً کە نوێژینەکەیانی ئیمانی نییە بەڵام زۆر دەستکراوەیە خێرەکانیش کایکا لەبەر خوایکە. ئەمە خوای پەروەردگار بۆی زیادەکات چونکە خوا بەڵێنی داوە نیە ئەو شکرانەی خوای پەروەردگاری کرد و ئەگەر چی ئیمانی لاوازە ئەم حاڵەتانە نادرن. ئەسڵ وایە ئینسان تا ئیمانی باشتر بێ شکرانەیشی زیاتر بێ چونکە ئەو دوانە ڕەبتیانێ بێ کەوابوو ئێمە ئەگەر بمانەوێت سزا لەسەر خێزانەکەمان خێزانەیە لەبەر یەک هەڵوەشاونەتەوە دوایی ئەم ژن و پیاوە بیرەکەنەوە دوای جیابوونەوە ئەڵێن باشە ئێمە عیبمان نەبوو لەگەڵێکە بۆ هەڵوەشاینەوە لە احتیمالی ئەم خێزانە ڕۆژێک لە ڕۆژان سوژدەیەکیان بۆ خوا نەبردبێ ئەبێ ئەوەش بزانێ چونکە خوای گەورە فەرمێ ئەگەر شکرانەی من بکەن سزاتان لەسەر هەڵەگرم ئەگەر ئیمانتان هەبێ. ئەوە طبعاً ئیمانەکە چەمکەکەی فراوانترە ئەکرێ خەڵکی شکرانەی خوای پەروەردگاری کردبێ بەڵام تاوانێکی زۆر گەورەی کردبێ و یەکێک لە عقوبەی تاوان بۆ موسڵمان لە دنیاە ئەوەی خوای پەروەردگار تووشی بەڵایەکە تووشی ئەوەی کردو ئەو خێزانە لەبەر یەک هەڵوەشاون. بۆی ئەگەر کەسێک بێ و سزای خوایی لەسەر هەڵگیرێ هەتا نەخۆشێک بە جۆرێک لە جۆرەکان نەخۆشی هەندێک جار سزای و هەندێک جار دیاری خوایە ئەوە دیاری ناکرێ بەڵام ئەکرێ کەسێک حاڵەتی نەخۆشەکەی زۆر بوو بێ باشە زۆر نەخۆشی وامان بۆ ئیزندراوە لەلایەن دکتۆرەوە هاتوۆتەوە لەبەر خوا خێرێکی کردووە وەکو شکرانەی خوا وتێتی خوای وەکو شکرانە دێم بۆ ماڵی تۆ باشە حاڵەتی وامان نەبوو لە کوردستانە خەڵکێک لێرە دکتۆر وتێتی ئەم دیوارە مناڵی بێت تۆ مناڵە نابێ ئەمە بەڵایەکە یعنی قورسە بۆ ئینسان لەبەر خوا وتێتی خوای دێم بۆ ماڵەکەی تۆ چۆ عەمرەیەکی کردووە و لەوێ زۆر سوپاسی خوای کرد زۆریش پاڕاتەوە هاتوۆتەوە لێرە مناڵی بۆ ئەمە شکرانەیەکی کرد خوای پەروەردگار ئەو سزایی لەسەری بوو. ئێتر دەیان شتی تر باسمان کردووە جاری تریش خەڵکێک هەبووە و لە کوردەواری ئەمەیەوا باو بۆ ناو گوند و لادێکانە کە بەڵا هاتووە نەخۆشیەک هاتووە کە ئەو کاتە لایەنی پزیشکی زۆر پێشکەوتو نەبوو توانە با خێرە بکەین خوا ئەم بەڵایەمان لەسەر هەڵگای بالفعل خێرێکیان کردو خوای پەروەردگار بەڵاکەی لەسەر هەڵگرتوون ئەو خێرە کە ئەکرێ جۆرێکە لە شکرانەی خوای پەروەردگار ئەمجار بەڵاکەی لەسەر هەڵەگرێت چونکە خوا وای فەرموو ما يفعل الله بعذابكم إن شكرتم وآمنتم وكان الله شاكرا عليما. باشترین دەستکەوت گەورەترین دەستکەوت لە بەرامبەر شکرانەی ئەوەیە کە خوای پەروەردگار سزامان لەسەر هەڵەگرێت. بێگومان ئینشاءالله مامۆستا بۆچی زۆر جار تاکی ئێمە تەنها لە کاتی خۆشی و
نیعمەتەکان و هاتنی ناز و نیعمەتەکانە سوپاس گوزارین ینی واتە بۆ نمونە کاتێک کە تووشی حادیسەیەگە بین کاتێک تووشی ناخۆشیەکە بین لەوەچێ زۆر جار ئەوانەی کە مسلمانێکی کرچ و کاڵیشن لەوەچێ خوا نەخواستە نەعوذ بالله کوفرێک یا بۆ منە تووڕە ئەبێ یا بۆ منە دڵی خەڵکە ڕێڕنجێنێ ئەی بۆ من بەجۆی لە جۆرەکان ئەڵێ خەڵکێک پێڵێ خێری پێوە بێ لە کورە خێر کوا لەما هەیە بۆچی ئێمە تەنها لە کاتی خۆشی و ناز و نیعمەت و لەش ساغیەکانە هانا بۆ شکرانە بژێری و سوپاسگوزاری خوا بین ئەمە هۆکاری سەرەکی ئیمان لاوازی ئینسانە ئەگەر ئینسان ئیمانی دامەزراو بێ لە هیچ کاتێکا قسەی غەڵەت ناکا بەرامبەر خوای پەروەردگار یعنی معقول نییە کەسی هەر زەرێکی کرد یەکسەر کوفرێک بکە و نییە یا بڵێ خێریی و ئەوانە ئەو کاتە تووشی شەڕە بێ و خوای پەروەردگاریش وا لەگەڵاکە ئەوە گەورەترین هۆکار بووی ئەوەیە کە ئینسان ئیمانی لاواز بێ ئەو کاتە ئیبن عباس لە تەفسیر و سەبەب نزولی ئەم ئاەتە خوای گەورە فەرمێ ومن الناس من يعبد الله على حرف خوای گەورە فەرمێ لە ناو مسلمانەکان خەڵکانێکن لەسەر لێوار خوا پەرستن ومن الناس من يعبد الله على حرف فإن أصابته نعمة أجر توشي خير بخوا آياتك أفرمي أو دينك زور باش أجر توشي بلاي به الله أم دينا بكلك ناي ابن عباس فرمي ما منافق كان مدينة بون كأهات بو مزقوتون يجيانا كردو أوانا كخبرك خوش عن بوات أو تجارتك خيرك كرد أو كشتو كالكت بري باج أو أجل كان دولار برستان أو اندبري هبو أي بخوا ديني تشاك کە تووشی زەرێ بۆی بەخوای نوێژەکەی ئێستش خەڵکەیە لە وڵاتی ئێمەواڵێ خەڵکێک هەبووە تووشی بەڵایە بۆڵێ ونم نوێژم کرد بۆ ئێوامنیات ئەو قسەیە و هەر نوێژەکانە هەڵەوە شێنیتەوە ئەوە بەڕاستی تێنەگەیشتنە لە ئەسڵەن لە طەبیعەتی حیات ئەبێ ئینسان و ئێمە لە پەروەردەی مناڵی شاباسێکە ئەبێ خۆمان و مناڵ و ئەو کەسەی کە فامی و پەروەردەیکەین بڵێن ئەم ژیانە یەک پارچە خۆشی نییە يعني یەک پارچەوە نیە ئینسان لەم ژیانەیە هەرچیەکی بێوە دەستیکەوێ ئەم ژیانە خۆشیشە و ناخۆشیشەوە نیە هیچیانش بەردەوام نین وەنەبلوکم بالشەڕی والخەیری فتنە بەپێی ئاەتەکە بێ کە خوا فەرمێ تاقیتانەکەنەوە بە خراپە و بە چاکە بە خۆشی و بە ناخۆشی ناخۆشیشی پێشخۆشەوە کە بوو ژیان زۆربەی قۆناغەکانی ژیان ناخۆشیە بۆیە ناکرێ ئینسان وا پەروەردە بێ هەر ناخۆشیێکی هاتە سەر شکرانەی خوای پەروەردگاری بیچێتەوە بە پێچەوانەوە بێ ئینسان سوپاسی خوای پەروەردگار بکە و تووشی بەڵایە بۆ بڵێ ئەم بەڵایە خێری تایە کەس نازانێ خێر بەچیەوەیە حاڵەتی وایشمان زۆر بووە کە خەڵکی وجێتی ئەم بەڵایە خێری تیا بوو و خێریشی تیا بوو مامۆستا باست لە پەروەردەی مناڵ کرد دایک و باوک یا خێزان چ ڕۆڵێکی هەیە لەوەی کە لە سەرەتا ئێمە جاران باوکمان نەیە هێش دەست بە خواردن بکەین تا بسمیلای پێکردین دوایی بۆ منە زیکری دوای نان خواردنی پێوتین یا بۆ منە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ کە لە خەو هەڵەسن بۆ منە الحمد لله الذي احيانا بعدما اماتنا این کۆمەڵێ زیکرمانن کە ئەپژمین بۆ منە الحمد لله کەین تا چەند پێویستە ئێمە ڕۆژانە لە پژمینمانە لە باوێشمانە لە هەڵسانمان لە نان خواردن و تەواوبوونمانە لەم کاتانە بتوانین زۆر قورسیشی نەکەین لەسەر خۆمان بۆ منە بەسەر 1000 زیکر بخوێن بەڵام با لە لەم حاڵەت و وێزگانە مناڵ فێر بکەین کە هەمیشە منەتباری خوا بێ و هەمیشە چاوی لە ڕەحمەت و بەزەی خوا بێ بێگومان گرنگە ڕاهێنانی مناڵ لەسەر ئەم چەمکە دینی و ئیسلامیانە کە زەرورن بۆ ژیانی پێش دوار ڕۆژیوانیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام فەرمێ خوا ڕازیە لەو بەندەی کە لوقمەیەک پارویەک بخوا بڵێ الحەمدولله خوا ڕازیە لەو بەندەی کە چۆڕێک ئاو بخواتەوە شەربەتێک بخواتەوە بڵێ الحەمدولله یعنی ئەمە ڕازیبوونیشی خوایە بە شتێکی زۆر کەم زۆر گرنگە سەرۆ خێزان کە دانیشتن لەسەر سفرە ئەگەرچی ئەسەر نیظامی خواردن لە خەڵک تێکشۆ بە تایبەتی لەو ماوەیە هەر کەسێکیان کاتێک نانەخۆن زۆر گرنگە کە دانیشتن بە هەمویان بیسمیلا بکەن و زۆریش گرنگە دوای الحەمدوللایەک بکەن سوپاسێکی خوای پەروەردگار بکەن پیاوێک لەم شارەیە بوو جارجارەیە من لە خزمەتیا بووین هەر کاتێک هەڵەسا لەسەر سفرەکە ڕووی کردە قیبلە بەعزێک دوعا و سوپاس و ئەوانەیە کرد و خوای پەروەردگاریش باش پێدا و ئەوانە و دڵی ئێمەیشی خۆشە کرد ئەمە زۆر گرنگە یعنی خەڵکێک کە ناز و نیعمەتێکی سوپاسی خوای پەروەردگار بکە یعنی زۆر گرنگە نیعمەتەکان ڕەبتی شکرانەی بکەین لە لای مناڵەکان معنیانی هەمیشە شکرانە و سوپاسی خوای پەروەردگار ڕەبت بکەین بەو ناز و نیعمەتەوە ئەم جار مناڵ عادەتەن سەیری کۆمەڵێکی یاری و ئەفلام کارتۆنوانەکە زۆر گرنگە دیمەنە ناشرینەکانی ئەفلام کارتۆنێک بڵێ سوپاسی خوا بکە کە تۆ وانیت باشە دیمەنێکی جوانی نیشانەدا سوپاسی خوا بکە کە تۆیش بەو شێوازە بی یعنی گرنگە ئینسان ذکری الحەمدولله فێری مناڵ بکە بە تایبەتی لەو کاتانەیە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام فەرمێ ئەو کەسەی کە نانی خوارد سوپاسی خوای کرد وتی خوایە سوپاس بۆ تۆ کە ئەم ڕزق و ڕۆزەی ئێمەدا جا ئەوە جاری تریش باسم کردووە ئێمە جاری وایە لە تەنانێک قیمەتی نازانین بەڵام لە
گولستانە شعری شیرازی چی ئەڵێ ئەم کوتەنانە ئەم لە تەنانی کە ئێمە ئەیخۆین ئەزانی هەرچی ئەم دەستگا گەورەی ئەم بوونەوەرە هەیە کاری کردو تا ئەو لە تەنانە هاتۆتە بەردەستی تۆ خۆر ئیشی کردووە مانگ ئیشی کردووە ئاو ئەم جار هەور ئەم هەموو مەخلوقە گەورانەی خوا جوڵاون تا بارانێک باریوە و زەوی ڕۆچێکی هێناوە و دواتر خەڵکێکی تر پێوەی ماندوو بۆ و تا تۆ لە تەنانێک بخۆی بە ئیسراحەتەوە گوناح نییە شکرانی خوانەکەی وا فەرمێ لەبەرەوە یعنی زۆر گرنگە ئێمە جاری وایە لە تەنانێکت هەیە احتیمالێ چێشتەکەت بە دڵی تۆ نەبێ بزانە ئەو لە تەنان و چێشتەنان ئەزانی بەچی هاتۆتە بەردەستی تۆ ئەزانی چی لەم مەخلوقی ئیشی کردووە لەم دروستکراوەی خوا ئیشی کردو تا ئێمە ئەو چۆڕ ئاوە بخۆین دەی گوناح نییە ئینسان شکرانی خوای پەروەردگار نەکە و ئەویش لە دێڕەکەی ترە لەبەرم نیە دێڕەکەی تر ئەڵێ ئەوە شەرتی ئینصاف نییە شەرتی عەدالەت و دادپەروەری نییە تۆ نان و ئاوی خوا بخۆی ئەم هەموو مەخلوقە زەبەلاحە نان و ئاوەکەی ناوەتە بەردەستی تۆ بە فەرمانی خوا کەچی شکرانی خوای پەروەردگار نەکەی لە شوێنێکە فەرمێ بۆ نمونە خوا دروستی کردووی و خوا ڕەزامەندی پێدەدا و بەهەشتەدا بەڵام تۆ بە گوێی دوژمنەکەیەکێک کە شەیتانە ینی مەبەستیەوەیە کە تۆ دەبێ میشە شکرانە بژێری خوا بکەی نەک بڕۆیتە بەرەی شەیتان و شایەتینەکانی ڕۆژەوە زۆر باش مامۆستا لەم کاتەیە کە ڤایرۆسی کۆرۆنا تەواوی مرۆڤایەتی تۆقان ترساند ینی بە جۆرێک لە جۆرەکان بووە بەڵایەکی گەورە بۆ وڵاتانی تر بەتەنانەت وڵاتانی دراوسێشمان بەڵام سواز بۆ خوا ئێمە بە جۆرێک لە جۆرەکان زۆر بە شێوەیەک وا خەریکە سیما و کاریگەری کۆرۆناش بەسەر وڵاتەکەمانەوە نامێنێ تەنانەت وتەبێژی تەندروستی سلێمانی دەڵێ ئەو چوار حاڵەتە بەڵێ هەڵگری نەخۆشیەکەمون وەک وەرە درمێکی دیکە بەڵام بە نەخۆشی دیکە کۆچی دوایان کردو خوا لێیان خۆش بێ تا چەند ئێمە پێویستە بە دڵێکی خۆشەوە شکرانە بژێری خوا بکەین ینی سوپاسگوزاری خوا بکەین کە وڵاتەکەمان بەو شێوەیە بەبێ هیچ زەرور و زیانێ لە کۆرۆنا وردەورد ئەلحەمدولیلا خەریکە دوورەکەوێتەوە گرنگە ئاگامان لە چەند شتێک بێ لە ئەوڵی شەو شتێکمان ئاماژە پێ کرد وڵاتانی زلهێز ئەوانەی کە لە خۆیان بایی بوون خوای پەروەردگار ڤایرۆسێکی بۆ ناردن و بۆ هەموو تەکنەلۆژیا و پێشکەوتنە نەیانتوانیوە چارەسەری بکەن خەڵکێکی داما و ڕەشڕوتی ئێمەش کە وەکوتمان هیچمان نییە خوای پەروەردگار ئێمەی پاراستووە ئەمانە هەموو تاقیکردنەوەی خوای نێ ئێمە ئازایەتی خۆمانە نە ئەوان ئینی خۆیانە هیچ کەسێک ئازایەتی خۆی نییە گرنگە ئینسان هەمیشە چاکەکان بداتەوە لای خوا و ئەمما بنیعمەتی ڕەبیکە نیعمەت پاڵە درێتەوە بۆ لای پەروەردگار جەلە جەلالوو و دواتریش باسەکرێ حەقی خۆیەتی ئێمە کە سوپاسی خوای پەروەردگارەکەین و حەقی خۆشی سوپاسی ئێمە ئەو کەسانە بکەین کە خەمخۆرانە خەمی وڵاتیان خواردووە چونکە ئێمە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام فەرمووی من لا یەشکور الناس عامی خەڵکی ئەوە موسڵمانێکە کافرێکە کە خەمی وڵاتی خواردووە بە دڵسۆزانە بەڕاست خەمی ئەوی خواردووە خەڵک تووشی ئەو ڤایرۆسە نەبێ سوپاسیەکەی دەستخۆشیمان بۆیە هەر کەسێک بووە هەر کەسێک شەو نخۆنی کردووە ماندوو بووە ئەوە حەقی خۆیەتی هەمومان سوپاسیان کەین و لەسەر و هەمووشەوە گەورەترین سوپاس و ستایش بۆ خوایە جەلە جەلالوو بەڵام خوا سوپاسێکێوێ کە تاوانی لەگەڵا نەبێ یعنی زۆر گرنگە دوو ڕۆژی تر دەرگای سەیرانگاکان کرایەوە نەچین لەو دەشت و دەرەدەستکەین بە گوناه و تاوان و بیرمان چێتەوە ئەمە زۆر کێشەیە ئەم ئاەتەیش کە لە قورئانە خوای گەورە فەرمێ لە ئین شەکەرتم لەئەزیدەنەکم پێشتر خوای گەورە فەرمێ وەذەکیرهم بئەیامی الله ئەفەرمێ ئەی موسا عەلەیهی السەلام تۆ ڕۆژەکانی خۆیان بیر خەرەوە یعنی زۆر گرنگە ئێمە خۆمان و مناڵمان بیر بێ ئێمە چل شەو لە ماڵ و نەمانتوانیەوە بچین بۆ ماڵی دۆست و ئەحبابەکانمان کە لە گەڕەکێکی تر بوون دەی ئێستا خوا دەروی لێ کردینەوە و ئەوە سەیرانگاکانمان بۆ ئەکرێتەوە ئینشاءڵڵا چەند ڕۆژێکی تر و ئومێدمان وایە ناکرێ بچی لەوێ ئینسان گوناه و تاوان بکە ناکرێ مەشروب بخوا ناکرێ ئاگامان لە کچ و لە ژن و لە خوشکمان نەبێ بە ئارەزوی خۆیان جلی ناشەرعی لەبەرکەن و ئەمەمان بیرچێتەوە بۆیە زۆر گرنگە ئینسان ئەم ڕۆژانەی بیر نەچێتەوە و ئەمانە تۆمار کراون بە سەوت و بە سوورە ئەم حاڵەتە زۆر گرنگە هەمیشە بیرمان بێ دوو ڕۆژی تر کە خوای پەروەردگار دەروی خێری لێکردینەوە گوناه و تاوان نەکەین ئەوە گەورەترین شکرانەی خوای پەروەردگارە ئێتر ئەگەر ئینسان تاوانی کرد گوناهی کرد بە هەتا بڵێ خوای سوپاس بۆ تۆ ئەو شکرانەی خوای پەروەردگار نییە بۆیە ڕێنماییم بۆ خۆم و بۆ خەڵکیشەوەی سوپاسەکەی خوامان ئەوە بێ کە گوناهێک لە ماڵە هەڵگرین یعنی زۆر گرنگە ئێمە کەەوە وەک باس کراوە چەند ڕۆژێکە هەر نییە حاڵەتەکە لە هەرێمە الحەمدوللا مادام نییە سوپاسی خوای پەروەردگار بکەین با لە ماڵما من گوناهێک واز لێ بێنم لەبەر خوا خراپ بوومە لەگەڵ خێزانما چاک بم خراپ بوومە لەگەڵ دایک و باوکمان چاک کەسمان نییە گوناهمان نەبێ ئەوەی کاڵێ گوناهم نییە ئەوە لە هەموو کەس گوناهبارترە هەمومان گوناهمان هەیە با لەبەر خوا واز لە گوناهێک بێنین وەکو سوپاسکردنی خوا بۆ ئەوەی کە ئێمەی پاراست لەو دەرد و بەڵای زۆر باش مامۆستا بەدەر لەم ڤایرۆسە بەشێکی زۆر لە مرۆڤەکانمان هەن دوای ئەوەی کە بڕوانامەیەکی بەرز یا بۆمنە سەروەت و سامانێکی زۆر بەدەستدەهێنێ
ئیدی ئەگات یان بۆ منە ئەبێتە پەرلەمانتارە بێتە وەزیر ئەوە هیچ کە خەڵک و دۆست و ناساوانی خۆی لە بیرەکات تەنانەت بۆنم بەجۆی لە جۆرەکان بەرامبەر بەخواش مەغرورە بێت. خی گەورەش لە قورآنی پیرۆزە چاکە و منەتەکانی خۆی بەسەر پێغەمبەری خوامانە صلی الله علیه و سلم بۆ بیرێنێتەوە دەفەرمێت تۆ خوا هیدایەتی دای، خوا دەوڵەمەندی کردی، خوا بەبێ دایک و باوک پەروەردەی کردی، کەواتە تۆش فەقیر و هەتی و خەڵکی بێدەرەتان مەڕەنجێنە و پیان هەڵمەشاخە. تا چەند پێویستە مرۆڤ کە ئەگاتە بۆ نمونە ژیان دەرگایەکی بەڕواکاتەوە خەڵک و خوا لەبیر نەکات و خۆی بە گەورە نەزانێ و بێمنەت نەبێت لە خەڵک و لەخوا. بەپی سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و پێشتریش ئاەتەکانی قورئان ئینسان تا گەورەتر بێ ئەبێ شوکرانەی زیاتر بێ. ئەو مرۆڤانە زۆر بچووکن کە گەورە ئەبن، خوایان بیرەچێ، خەڵکیان بیرەچێ، دۆستیان بیرەچێ، ئەو خەڵکیان بیرەچێ کە دەنگی پێداون بۆ نمونە. ئینسان ئەبێت تا گەورەتر بێ شوکرانەی زیاتر بێ، تەواضوعشی زیاتر بێ. اینجا ئەو مرۆڤە گەورەیە. بەڵام ئەگەر مرۆڤێک بە شەهادەکەی، بە موچەکەی، بە کاسبیەکەی، بە شەریکەکەی، بە مەنسەب و ئەمانە خوای بیرچوو و خەڵکیشی بیرچوو، طبعا ئەم دوانە لازم و مەلزومن، ئەوەی خوای بیرچێ خەڵکیشی بیرەچێ، ئەم مرۆڤە بەڕاستی مرۆڤێکی زۆر سپڵە دەرەچێ و کەسێکی منبوز و بغزێنراو دەرەچێ، کەسێکە کە خەڵکی خۆشی ناوێ بێ و گومان و ئەوانە، کەسێکە ئەو چاکەی خەڵکەی بیرچێ و ئەوانە. بۆیە ئەمەش بەدەر لە لایەنە دینیەکەیشی کە کارێکی زۆر خراپە، وەکو لایەنە مرۆیەکەیشی کارێکی زۆر نامەعقولە. یعنی کەسێک خەڵکی گوندنشین خزمەتی کرد و ئێستا ئامادە نییە کارەبایەک بەرێ بۆ ئەو گوندە باشە، خەڵکێک لێرە خەڵکی فەقیر و هەژار دەنگی پێدا و وعدی گەورە گەورەوانە ئێستا فەقیر و هەژار هەر نایبینێ. ئەمانە بەڕاستی هەر لە دنیای ئینسان زەرەری لێکە و بێگومانیش وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ خوای پەروەردگار سێ کەسی تاقی کردەوە لە بەنی ئیسرائیل کە چاڵێک و گولێک و ئەوە کە دواتر ماڵی زۆری پێدان، چیان داوا کرد خوای پەروەردگار پێدان، دوای خوای پەروەردگار مەلایکەتێکی وەکو فەقیرێک نار بۆ لایەن، دوانیان هەر خوایان بیرچوو بۆیەوە، خوای پەروەردگار ڕێک ماڵەکەی لێسەنەوەکو یەکێک شاوتی ئەم ماڵی خوا هیچی منێ بڕۆ چی تەوێ بیبە، خوای پەروەردگار ماڵەکەی بۆ پاراست و بۆی زیاد کرد. بۆیە ئەوە کە باسەکرێەوە چیرۆک نییە، ئەوە بۆ ئەوەیە کە ئینسان پەندی لێ وەرگرێ بەڕاستی. یعنی ئینسان تا زیاتری هەبوو، تا شکرانەت کرد زیاترەکە و پارێزراوە بۆ دنیا و بۆ قیامەتت. شکرانەت نەکرد، خەڵکت بیرچوو، خوا بیرچوو، ئەو کاتە تۆ دڵنیابە لەوەی کە ناز و نیعمەتت لێ سەنێتەوە، ناز و نیعمەتیش تا سەر نییە. ڕسمی کەسێکیان بڵاو کردوتەوە دەیان نەوت و شوجاعی هەیە باشە، لەسەر جێگە کەوتووە ڕەش و ڕوت و کەسیشی لە دەورانی و ئەڵێەوە چەند ڕۆژێکی ترە منم و چی لەمانەکەم. زۆر باش ماڵیان کۆتا قسەی جەنابەت شتێک نەمان پرسی بێ لە بابەتی شکرانە بژێریان بۆ من پێویستە جەنابەت ئاماژەیەکی زیاتر بە بوارێکی شکرانە بژێری بدەیت، ئەمن دەکەینە کۆتایی بەرنامەکەمان. ئەڵێن لە ئەسەرا هاتووە خوای پەروەردگار بە پێغەمبەر داودی فەرموو چۆن لە شکرانی من تێگەیشتووی، فەرمووی ئەوەی کە یارمەتی داوم شکرانی تۆ بکەم ئەوە گەورەترین نیعمەتە. ئەوە لە سەرەتای هەندێک لە کتێبە لە سەرەتای جەمع الجوامع ئەو مقدمەی هەیە، ئەڵێ ئەوەی کە خوا تۆی ڕاهێناوە بڵێ ئەلحەمدولیلا، خوا بناسی شکرانی خوا بکەی، ئەوە گەورەترین نیعمەتە، ئەوەش پێویستی بە نیعمەتێکی ترە. ئەوە لە سەرەتای گولستانەکەی شا جەنابەت ئەوە خوێندووە ئەوانە لەوێ هەر باسی ئەوە کە هەر ئەوەی کە ئینسان هەر هەناسەیەک هەڵێ مژێ و دەرێداتەوە پێویستی بە دوو شکرانی خوای پەروەردگارە. لەسەرەوەی کە هەوایە هەڵەمژێتر ئینسان لە سەعاتێکا چەند جار ئۆکسجین هەڵەمژێ و دۆمۆکسی دەداتەوە، ئەمە چەند جار ئەماکەی پێویستی هەمووی پێویستی بە سوپاس و ستایشی خوای پەروەردگارە. بۆیە مرۆڤ هیچ لەحزەیەک لە تەمەنیا بێنیاز نییە لەخوا، هەمیشە ئێمە پێویستمان بە خوای پەروەردگارە، بۆیە تا پەیوەندیمان لەگەڵ خوایە باشتر بێ لە ڕێی شکرانە بژێریەوە، لە ڕێی ئەلحەمدولیلا و لە ڕێی زیکرەکان و لە ڕێی تاعەتەوە خوای پەروەردگاری ژیانمان پڕەکە لە خێر و خۆشی. زۆر سپاس بۆ بەڕێز جەنابی بامۆستا سەربەجەباری بانخوازی ئیسلامی، زۆر سپاس بۆ بەڕێز بۆ ئومێدیەوە ئینشەڵا هەمومان ببینە بەندەیەکی شکرانە بژێر و سپاسگوزار بۆ خوا. زۆر سپاس. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست، بێگومان خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ وئین تەعودوا نعمەت الله لا تحصوها، ئەگەر مرۆڤ هەموو تەمەنی خۆی هەموو کاتی خۆی بە قەڵەم و بە مرەکەب دابنێ بۆ نووسین و ژماردنی نیعمەت و بەخشەکانی خوا لە ژیانیا بۆی تەواو ناکرێن، کەواتە باشترین کار کە ئێمە بیکەین بریتێ لە شکرانە بژێری و سپاسگوزاری بۆ خوا لە نیعمەتی لەش ساغیمان، لە نیعمەتیەوەی مناڵمان هەیە، لە نیعمەتیەوەی خێزانمان هەیە، کۆمەڵگەیەکی ئەمن و ئاراممان هەیە، لە کۆمەڵێکانی تەواوی نیعمەتەکانی خوا پێویستە ئێمە ڕۆژانە سپاسگوزار بین بەرامبەریان و شکرانەی خوایان لەسەر بکەین. خۆشەویستان بەم شێوەیە هاتمە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان لە بەرنامەی بەفەڕ تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم، خواتان لەگەڵ. خوا